بژین دەستان خۆش موسیقێکی زۆر تایبەت زۆر خۆش دەستان خۆش بەماندوو نەبن ئەو ئینێرجیەکە بوو لەشتان ساغ بەماندوو نەبن بێگومان دواتر بەرهەمی ترە بێ و قسە گفتوگۆی ترەکەین. خۆشویستان با بگەڕێنەوەی هاوڕێیانی مۆسیقار کاکە کیسراکاوە کتێبێکی میلۆدی و نۆت و میلۆدی دەرکردووە بە ئینگلیزی ناوی دریم ڤایۆلۆنە بە فارسی ڕوئیایی ڤایۆلۆن وەزم ڤێتان نییە وانە ئەڵێ ڤایۆلۆن وانە ڤایۆلۆن وایە بەس بە وە نووسێ یعنی خەونی کەمانچە مایکەکەش بەکاربێنە کاکیسرا ئەمە نۆتی تایە ینی زۆر گۆرانی تیابینم گۆرانی فارسی تورکی گۆرانی مێژی کوردی تایەتی ینی زۆری تیابینم ئەم نۆتانە مەبەستی چی ئەم کتێبەی خۆتە و ئەتەوێت چی بڵێ لەلای ئەم کتێبە ئەم کتێبە چوار بەشە کاک یاری کاک ئاری عەفوکە چوار بەشە لە چوار بەشە کراوە هەر بەشێکی 50 میلودیە تێکەڵا بەڵام زۆرتری فارسیە بۆیش فارسی چۆن پێشتر نەکرابوو ئیشەکانی بۆ نمونە گۆرانی بێژە کۆنەکان معین و هایدە و مەهستی و ئەوانە بەم شێوازە نەکرابوو. ئەمجا من موزیکەکەشم بۆی کردووە تەبان خۆ من ئستودیۆم هەیە موزیکەکانیشی لەگەڵایە بە دوو QR کۆد لەسەر هەر دەرس مۆبایلەکەی بخاتە ئێرە QR کۆدەکە مۆزیکی گۆرانەکەی لەسەر گۆرانەکەی مامۆستا حشمەت لوڕنەژادی تایەوە بزانێت گۆرانە بێژە کوردیەکان ئەگەر مۆبایلەکە بخەیتە سەروی ڕێک موزیکەکە و بۆ هێنێت بۆیە لەگەڵی عەزف بکەی ئەمجا دوو بەشە ئەمەوەکو پرۆڤە وایە بۆ کەسێکی پرۆفشناڵ هەم بۆ پرۆفشناڵ بە بەلەمە با گۆرانێکە بۆ دۆزمەوە گیان قسەکە هەم بۆ پرۆفشناڵە بێ هەم بۆ کەسێکە لە ئاستێکی ئەها تازەیە تازە دەستی پێکردووە بەڵام ئەبێ شوێنی نۆتەکان بزانێ ینی ئەوە نەبزانێت کە کەمان بگرێ بەدەسەوە قەوس بەکاربێنێ چۆن ئەوانەی تیان نەوتراوە بەڵام ئەوە نە بزانێت کە کەمان بەدەسەوە بگرێتانێ ئەزف بکە یعنی ماشەڵڵا تۆ مامۆستای لەم سپاس بۆ جەنابش ساپ هەم چکامە پرۆفشناڵێتیە وانە تۆ باسی سەر و ئەواکی کەسێک ئاستێکی هەبێت لە مۆسیقایە بتوانێت لە زیایکە اگه جوله گفتو زیگ که خودتون زم همه اسم ماموسا حشمت لوڕنەژادە ئەوەی کێکەلە گۆرانیانەی بەلای مایکەکەتەوە کرماشان ای دیار خوش نشان ئێوەرە من موزیکەکە ئاوا بۆ لێم تۆ گۆرانەکە بڵێتەوە ئەمجا QR کۆدی دووەم کەمانەکەی لەسرە بۆیە گوێ لێ بگری بزانین چییە ئەگەر کەسێنی وەکو شاهدێک بەڵێ موزیکەکەی بەس بە کەمانێکی بەڵای کۆمپیوتەری فقط بەس بۆ بزانین چییە باشە خۆت حەزت کرد بۆنمە فارسی و تورکی و هەموو ڕەنگەکانی تیابێ بەڵێ بۆیە کە لە تەواوی ناوچەکانە بەکار بێت تێگەی یان ئەوانە کە ئێستا زۆربەی چی فارسیە ئەوانە کە ئەیکڕن فارسەکان ئاشنابن لەگەڵ موزیکی کوردی و بەڵێ بەڵێ مۆسیقای کوردی و فارسی نزیکن لێکەوانە وەکو ئیحساس نزیکن بەڵێ هەموو کورد گوێی لە هایدە گرتووە هەموو کورد گوێی لە معین گرتووە یعنی ئەمە شتێک نییە بڵێن هەمومان چۆنەڵە یادگاریەکمان لەگەڵەوە هەیە باشە شتێکی تایە ئامادە لە ئەمەیە پارچێک هەڵا ئیشە لە گیان هەڵام کاتی موزیکی شات و فرسەتە گوێمان لە موزیکی کە بێ ئەمەوێ ئیشێکی هایدەتان پێشکەش بکەم کە لەم کتێبەیە کردوومە بە نێوی شانەهایەت ئەرێ موزیکەکەشیمان هەیە لە باگراوند یعنی ئەوەی کە کاکە کیسرا لەم کتێبەیە ئاماژەی پێکردو ئاو موزیکەکەت هەیە کەسێک پرۆفشناڵە لە کەمانە ئەچێت لەگەڵ ئەم پارچە مۆسیقایە هاوشەوەی کە ئێستا کاکیسرایی کاتەوە بواری کەمانچەژەنی خۆی بەرەو پێشەبات لەسەری ئامادەی کاکە کیسرا کاکە میران ئامادە بڕۆین فەرموو کاک میران کییە؟ میرە
دەستەکانە دەست خۆشکار لەش سا بۆ بەڕاستیەوە هەوڵێکی زۆر باشە یعنی من بیرمەوە کردەوە هەموو ئالەتەکانی تر ڕەنگە ئەگەر بەم جۆرە هاوکاری هەبێ لەگەڵا تۆ زیاتر ئاستەکەت بەرەو پێشەوە بۆ کەسی سەرەتاش باشە وانییە کاکە کیسرا یعنی کەسێک سەرەتا فێری کەمانە بێ ئەم وانانە زۆر گرنگ ئەمە ڤیدۆکانیشم بۆ کردووە کاکاری بۆ ئەو کەسانەی کە پرۆفشناڵن تکنیکەکانم باس کردووە کە چۆن ئەبێ ئەسفیکە نۆتەکە خۆی بە سادەیی نووسراوە بۆ کەسانی کە ئەسێکی تازەیان بەڵام ئەوانە کە پرۆفشناڵن وەکو ویدۆ کردومە یعنی ئەمە خۆی فلاشێکی لەگەڵایە ئەم مەجموعە بە ڤیدیۆ بینن بەڵێ ئەتان بە ویدۆ بیبینن و ئەو کەسانە کە پرۆفشناڵن تکنیکەکان فێر بن کە چۆن حەزفیکەن ئەمە کارستانی زۆر باشە بۆ کەسانی کە حەزیان لە بواری میوزیک تەنگنانەوەیکی باشیشیە بۆ لانۆخان لە ئێران زۆر بۆ وڵاتانی کەش هەناردوومە وەکو سوێد و ئەمریکا پرینتیان گرتووە دەستە خۆش بە اینجا با کاکژەنیار و کاکوێریش قسەیان لەگەڵ کینینجا بچینە لای مۆسیقای نەوەڵا کاکژەنیار کە قسەکەمان لەگەڵا تاو کرد پارچە میوزیکێکی ژەبێ ئەویش پارچە میوزیکێکمان بۆ بژەنێ بە هەر ئامێرەکەی خۆی باشە شتێک باسکەی چی بووسمان شتێک باسکەین بیرم نەما من مۆزوعی ئەوەی کاریگەری فریکوێنسی بڵێیان تۆنەکان لەگوێ بڵێم کە مێشە کاریگەری هەیە ویستم زووتر باسی کەم ڕاستە ئەو قسەی بەڕێستان کە باستان کە 100% تەواوە ینی ئەوەی تر ئامڕازە ئەو گوێیە کە بۆ هەر مرۆڤێک کە ئەبیستێ یان هەست بە شتێکە کە گوێ دەرگاکەرەوەیە کە گوێ توانین بڵێن ئەو سنوورەیە کە تر ئەچێتە ناو لەشی مرۆڤەوە بە تایبەت لە مێشکەوە تر فلتەرایزیەکە یان ئێتر هەڵی ئەسەنگێنێ کە گوێ سەحنەکەی توانین بڵێن ڕێک تاوا پێکاوت ئەتر دوایەوە ئەوە لەسەر خۆتە تا چەند مێشکت وەریەگرێ بە شێوەیەکی ئیجابی و بە شێوەیەکی سلبی هەیە یان ڕوویەکەیتە چی ئەم سەحنە ڕووەکەیتە چی یەک قسە هەیە باسیکەین لەگەڵ لانێ زۆر جارە بە باسەکەین کە ئێستا ئەم ڕۆژی هێنێ ئەچیتە تەنیژ ماڵێکەوە یەک سپیکەری گەورەی هێناوە تەواو لە سەحنەکەی تۆ ئەیە ینی بە خواستت بێ و نەت بێ سنووری ئازادەکانی تۆ شتەیە پەڕێنێ پێم خۆشە لەسەرەوە قسە بکەین ینی چۆن ئێمە مۆسیقایە ئەو سەحنەوا لێ بکەین ئەوەی بدەینێ کە ئەمانەوێت حتمما یەکەم شت ئەوەی کە گرنگە خۆت بناسی ئەوە چکە میوزیکە کاتێک ئێمە ڕاهێنانەکەین یان ئەژەنین بەشێکە لە ڕامان و مدیتیشن بەشێکە لەوە ئێمە زۆربەی کاتێمە هەڵسەنگاندنێکمان بۆ میوزیکە بە شێوەیەکی ئاسایی یا سادەوە ئاستەکەین بەس تەنها ئەژەنین بەڵام لە ڕاستیا زۆر لەوە قوڵترە یەکەم شت دەبێت تێبگەین ئێمە چیمانەوێت کە گوێ لێ بگرین هەنێ میوزیکە لەوانەیە من حەزی لەکەم بەڵام لە دواترا کاریگەری نەرێنیم لەسەر دروستکە ئەبێت تێبگەین لەوە کە یەکەم شت من چ فریکوێنسێت چ لەرەلەرێک لەگەڵ من ئاگونجێ وەکو لەرە لەوانێم هەنێک گۆرانی هەبێت زۆر خۆش بێ بەڵام ئەو لەرەلەرەی زۆر بەرز بێ فریکوێنسێکی چکە ئێمە کاتێ باسی فریکوێنسیەکەین یان لەرەلەرەکەین لە میوزیکا زۆر ئەساس و گرنگە چکە لەگوێەوە کە کاتێک کە ئێمەی بیستین یەکەم شت هەستی پێ ناکەی بەرەبەرە بەڵام دوای ماوەیە گوێت یان سەرئێشە تووشەکات تووشی نۆیزە بیت تووشی کۆمەڵە نەخۆشیە بی ئێستا بەشێکی بابەتی ئەتۆم زۆر کاکاڵێت تیشکی ئەتۆم بەشێکی ئەتوانین بڵێن پشتی بە لەرین گرد بەستۆ کۆمەڵە گەردە لەرینەوەیە دەنگیش لەرینەوەیە بۆیە زۆربەی کات ئەوەنە بەرزە ئەو گەردە لە ئەتۆمان خوانە خوازانین دوور بێ لە هەمووان تووشی ئەو کەسە تووشی دووچاری شێرپەنجا بێتەوە ئەو لەرەش ئەو هۆکاری ئێستا بۆیە زۆربەی کات دکتۆریان پسپۆڕان ئەڵێن چی گوێ لە میوزیکێکی دیاریکراوە بگرن گوێ لە هەموو میوزیکە مەگرە ئێستا زۆربەی کات میوزیک هەیە بۆ منە زۆر خێرایە لەوانەیە ئەو هەست و خۆڕخڕۆشەتە بێت بەڵام میوزیکەکە یان بڵێن کواڵیتی میوزیان کواڵیتی دەنگ بێژە گۆرانی بێژەکە نزمە گوێ لە نۆیزە بێ یان گوێ لە شتێکە بێ پێوترێ ناساس دیسۆناس کاریگەری سلبی لەسەر تۆ دروستەکە ئەو کاتی کاریگەری سلبی لەسەر دروستەکە گوێت لە سازیەوە بێ بە ناسازی و کۆوەی لێتەوە چه کواڵیتی نزمە بێتەوە بۆیە گوێگرتن زۆر گرنگە بزانی گوێ لە چی ئەگری و بزانیت لەگەڵ چیا خۆتە گونجەی ڕاستەنجا زۆر کەسەیە ببوورە ئاری وا هەستەکات ئەگەر بۆ منە ئەو میوزیکە خود ئەو گۆرانی کە حەزەکات گوێ لێ بگرێ ئەگەر
دەنگی زۆر باتێ ئەگەر ڤۆلومی زۆر بێ هەستەکە ئەو کاتە چێژی زیاترە بەڵام ڕەنگە ئەمە بەم شێوازەش نەبێت ئینەرجەکە زیاتر بەڵام ئەو لەرە لەر و ڤۆلیۆم گرنگە تا چەندێکانی بۆ منە نیوە خواردتر بێ باشترێکە بۆی خۆی گوێت تیونی ئەوە بێ خۆی ڕایکێشێ وەک لەوەی ئاخی سەوتی بیتێ زۆربەی کاتێمە شتێک حەزەکەین بۆ منە ئاخی سەوتی بنێ ڤۆلیۆم بەرزکەینەوە ڕاستە زۆربەی کاتۆشتە خۆشە ینی جۆش خۆشێکە پێەیە بەڵام مستەمیر هەموو شتێک زیاد لە حەدی خۆی خراپە بۆیە من وەکو خۆم پێشنیاری ئەوەکەم میوزیکێک بێ لەرەلەری نزم بێ لەرەلەری 432 بێ کە لەرەلەری گردونە ئەوە باشترین نمونەیە کە بۆ منە گوێی لێ بگری هەمانە کەمتر لەوەیە 415 ئەنی ئەگەر بەپێی هەر سنتێک بێ کە بە سنت یان بە کرۆنێ بێ دای بەزێنی کاریگەری زۆر دروستەکە لانەجان ببرە ئەوەشە زۆر جار ئەڵێ خوڕی خۆی سروشت مۆسیقایە وانە قەنعاتان مەمە هەیە وانە مەسەڵەن دەنگی بولبول و جریوە و چۆلەکە و کە تۆ ئەچیتە سروشتەوە پێت خۆشە ئەمانە گوێ لێ بێ وەکو مۆسیقایەک مێشکت نست حەزی لێتی لێرە بەرزەیە زۆر جار هاژەی ئاوێکی زۆر زۆر گەورە هەستیت پێکی هیلاکتەکە سروشتیە وانە ئەو هاژێ ئاوە سروشتیە بەڵام چونکە لەرەلەری ئەوە نەخێرایە بۆ منەکە ئێمە لەرەلەر 600 بێ فەرقیە لەگەڵ لەرەلەرێکە 1000 بێ خێرایی زیاترە وەک چۆن پستنێکی سیارە هەتاکو بۆ نمونە پەستانی بخێتە سەر خێراترە بێ ئەویش بۆ جۆرەیە هەتاکو خێراتر بێ کاریگەری لەسەر مێشک زیاترە نزمتر بێ کەمتر ینی شتەکان کاریگەری لەسەر تۆ دروستە اینجا کەواتە بە ئەو ئامێری خۆ کاکە ژەنیار پارچەی میوزیکمان پێشکەشکە کە ئەو لەر و بابەتانی کە خۆت باست لێەوە کرد هاوسەنگ بێت بۆی کە مێشکمان پشتێک وەرگێت سوودی لێ وەرگین ئەو تۆ شزانی چاکیشیکەیتەوە بشانە یعنی گەر بۆن بە پیانویەک شتێک تێک بچێ چاکردنەوەکەش عیدی خۆتە یان چاکردنەوەکەی چونکە بە حکمیەوەی دیجیتال هەیە و لاماکات ئاکوستیکەیە ئاکوستیکەکان میکانیزمین ئەمە میکانیزمی ئەمە دیجیتالە بریک بە کارەبا دیجیتالەکان کارەباین ئەکوستیکەکان میکانیکی من خۆم لە ماڵەوە هەمە بەڵام ئەوەنە ورد کراوە ئەوەنە فیزیکی کراوە میکانیکی کراوە من هەنێک کێشەی هەیە ینی بەجددی زۆرکان ناتوانم ینی ناوێرم بەڵێ دەستی لێبێ بەس دیجیتاڵ توانی بیکەیتەوە لاسیکەکەی بۆ منە لاسیکی ژێر پێتەکانی بگۆڕی ئەتوانی بۆ منە ژێری زۆربێکا ژێری تۆستە یا پیسە بێ توانی پاکی کەیتەوە یان بۆ منە شتێکە بێ ئیسپرینگێکە توانی چاکی کەیتەوە بەڵام ئەکوستیک لە سێ چەکوش پێگێت سێ چەکوشی ئاوا پێگێت ینی هەر چەکوشە پاڵ بۆی ترەوەنێ بۆیە ئەبێ زۆر پسپیان لەمو دنیا پسپۆری خۆی هەیە بیخوێنی لەسەری بۆیە من کارێکی وردە ژەنینە ئاریانە چاکردنانیە کاک ژەنی حەزەکەم وەکو خۆم حەزەکەم ئەوەش ینی ئەزبوونکەم بەڵام بەداخۆ لێرە ئەم شتە نییە بەومێدکە بۆ کاک فەرید وابێ کاک فەرید ئەگەر دەفەکەی تێکیش بچە خۆی دروستیەکاتە وانە هیچ کێشەی نافێ دەست بەدەڕا گومان لە پارچە مۆسیقایەکی ئەوەی کە کاکە ژەنیار باسیەکە ئەوەیە کە هێورت دەکاتەوە ینی لەو بارەیە کە لەرەلەرەکەی بەرز نییە وەڕستکار بێت بە جۆمان لێبێ
ئێمە بەردەوامە بین لەگەڵ تابا بین و لای برادرانی میوزیسیان کۆتا پێمان پارچەمان. خۆشە گوێمان لە کۆتایە کۆتا پارچە بۆ بچین کۆتا- خواردنەکان لەگەڵا تاقیکەین باش دەکاتەوە گوێمان لە کۆتا بۆی بەرهەم خسمانە بێ. هۆی ویسمان لە ئاخیر بەڵام ئەمە کۆتا پارچەمان گوێ لێ بەوەی خواردن تاقیکەینەوە بەیەک باشە فەرموو. فەرمون دەستان خۆش وێ سپاس یاخوالەشتان ساغ. ئەمسا کەسرا کەمانەکە کردبوو بە گیتاریش لە سەرەتاوە نیە ئەمە ڕۆڵی چی بوو گیتار بۆم جارەیان چی بێت ئافەر دەست خۆش بێ وەڵا ئەوەی کەوتۆ بۆمان بڵێرەوە لە کەمانە هەیە باشە کاتوایە ئاوایەکن کاتوایە لەسەر شانیش دایانن بە باشە قام کاسفەش دەستان لە خۆش خزمانتە بێ زۆر زۆر سپاس بۆی کامڕۆ کۆمەڵێک میوزیکی زۆر تایبەتان پێشکەش کردین بەرنامەکەمانتان جوانتر کرد اینجا با بچینە لای شێف لەبەرەوەی ماندوومان کردن کاک فەرید بۆنەکە زیاتر لای تۆ بوو وانی ها؟ بۆنی بۆنەکەی تا خواردنەکە؟ بڵە ها زیاتر ئاجاجا ئاواش سیرێک کرد با بچین لای شێف فەرمون کاک فەرید حەزت لە چیە خواردن زیاتر ئەمە فەرمون کاک کسرا فەرمون فەرمون کاک فەرمون بڕۆ قوربانتان بڕۆ با ئەمە بچی ناولەوە باشە دێ ببورن شێف چۆنی بخير شێف بينو دووبارە سڵاو بخير بينو السلام ورحمة الله بۆنەکەی چۆن بوو کاک فەرید ئەو کاتت لە تەنیشتۆ بوویتەوە خواردن بوو زۆر زۆر شێف بۆنەکە جوان بوویان خۆش بوو شێف کاک لە فەریش ڕۆژهەڵاتی ئەدەبە لە ڕۆژهەڵاتی کوردستان خوێ کەمتر بەکارێنی نیوەدارم تۆزە خۆ کەم تێکرد بێ جا والله تواني كم بقى لەوانەشە زیابێ و نیە لەوانەشە زیابێ مایک دەی کاگاری ئەم خوێخۆرێکی عجیبە ئێ شتەکەی پێچەوانە کردوتەوە کاک لاوەرنام خوێخۆرێکی عجیبە بۆیە چونکە ئەوانەی ڕۆژهەڵات خوێ زۆر بەکار ناهێنن کاتە تۆ پێچوان و کردوتەوە لێرە فێری ئەوە بوویانە زۆر نییە بە چای بەیانیانەوە ئەی خۆم فقط چایبانیان لە ئەوەندە چاکەش خوێەکەم یعنی لە جیاتی چاخێتیەکەی لە جیاتی ببورە لە جیاتی شەکر زۆر نییە بەڵامەوە کەوتکێک من دایمە بێ دەستم ئاوا بکە لەسەر وا. سفرە بەس سەیرە ها حاڵەتێکی دەگمەنە ئەوێ ئاوا بکە ینی هەر بە درۆژ بووە ئەوێ ئاوا بکە من بە پەنیرەوە خوێ خۆم ئەو ئاریێزان ئاری بە پەنیرەوە من خوێنم بە تەماتەوە زیاتر خیارە ئێستا لە خوارەوە پێم وت سێرمە کرد کە ژەمەکەی خوارد هەموو کاکەکە تۆستەمی کەرەوە
توتو خراپە بۆ گورچی لە بێ بۆ هەرچی نەبێ خۆشخۆش زەخت شتێ نیە دانابەزەوە ئێستا توین باقیەکەشی ئەڕۆین تەواو هەر دەی لە شەساغ بێ ئیشەڵڵا پێشەمان نابێت ئەگاریمانی دوێ گاگاری بۆ تۆ پەنیری پێوە نەکردووە شێف کوڕەکانمانی خوێن مشکلە من هەمووی تاقێکەمە شێف ئەوە ئەڵە لەبەر ئەوەی خواردنێک بەدەستی تۆ بێ سیریشی تیا بێ خۆم من لە خزمەت ژەهر جەناب ناڵەما شێف جا شێف چی؟ جا شێف ژەهری لەکوێ فەقیرە ئای شێف هەڵێ بەدەست ژەهریش بەدەست تۆ بێ خۆم عەلی مەردانە ژەهریش بەدەست تۆ بێ خۆم من ئەڵم سیریش بەدەست تۆ بێ خۆم شێف من لە خزمەت چەند جارم وت قەسەمە خۆم سیریش بەدەست تۆ بێ هەر قەینایی خۆم شێف وا بێ دەنگی جۆگرم زیاد بخۆن شێف تاقیکەنەوە ئایبۆنە یاڵا کاک کیسرا کاکە ژەنیار ئەوە چەقاڵ کۆچی لە بەردەمتانایە یاڵا دەست پێ بکەن بەیانش تاقیکەینەوە لێرە پێمان بڵێن خواردنەکەی چەند ناخۆشە قەیچێکە خۆمە ئەسایەک لەواشە ناخۆش بێت لاچە زۆر زۆر خۆشش پەتاتی بەجیا بۆ دانێ بۆی پەتای پەنیری خۆمە، پێوە بەخوا مەکە خەتەر باشە بابە تێبگەتەش پەتاتی بۆ بجیا کەرەوە شێف باشە فیشەکە تەقێنی بەڵی خۆ زۆر شێف اینجا بزانە من چەند داماوم بەدڵ و بەگیان لە ماڵەوە خواردن دروست دەکەم کە هێنمە سەر و سفرێ دایانم سوبحان الله ئەبێ شتێکی لێ بدۆزێتەوەی ترەها تۆش پێ و ناخوێ خواردنەکە بۆ پێتان ناخۆشە پێتان بڵێ خواردنەکەتان کەمێک بڵێ ئەڵێکی شێف سەری لە من تێکیاوە نەوەی تریشمانەیە دەی باشە ئەین باسی نەکەم ئەوەستەکەم قیمەکە زیاد بووە اینجا شێف ئەو تەبیعەتەشی زۆر جوانەکە خواردنەکە زیاد بێ قیمە و گۆشتەکە لەلاوە شتێکی پێ دروستەکە بۆی خەسار نەبێەوە نیە ئەمەشمانێ پەلە نەکەن دەسەڵ نەگرن خۆش زۆر زۆر تایبەتە بە سوچای خۆش بێ یەخوا ڕخنەتان لی نییە ئەمە نێوی چییە؟ ئەمە ناوی مەحشی چی؟ محشی پەتاتە محشی پەتاتە محشی پەتات مەشیەکەکە نیە محشی بەبانجێ نەگرێ پەتازانم وتم زەبتیکە بۆیە دوایی یوتیوب سەیریکەنەوە لە کورسات دەیلی شێف بە جوانی باسی کردووە دەستخۆشی لە هەمووتان بەتابەت شێفی بەڕێز دەکەمە بەڕاستی خۆش بێ ئەو پەنیرە زۆر زۆر ینی تایبەتری کردووە ئەم لە ڕووی خوێەکەەوە ڕێژەی خوێ ڕێژەی ینی هەم سۆسەکە ژانی بەجددی هەمووی دەجێی خۆیات ینی ئەو تامەت بەتاڵی پێ ئەو هارمۆنیای ماڵێ و هارمۆنی بە مۆسیقاتێکی هەر ئەم حەزی لە پەنیرنی ئاگاو لێ خەڵک چۆن وەسفی پەنیرەکە شێف کورە من خەتەر خۆمان نابم دابرد دوانیشم بۆ لابرد خوای پرسیار با بکەم ئەو پرسیارە حەزەکەم جواب بنەوە خواردن بخۆی تو گوێ لە مۆسیقا بگری ئەگات دیاڵە دێ بەرە وڵا ئەگات زۆر زۆر سێرکەکە برنجەکە شتێک خۆزانی کە مەکینەی لەش مێشکە وای ئەمە کە ساف و هەموو شتێ بە مەزبوطیشەکە کەواتە مەعیدە و گوڕێکەوە هەموو شتێک کەواتە دایم موزیک گوێ بگرن ئەمجا ئەوەش خۆی هونەرە ئێستاەوە کە باسی کرد ئەڵێ هارمۆنی دروستکردنی نان واقعاً هۆنەرە کاکاری وەستە من هێلکەش ناغۆش لێنم هێلکە هیچ زەوقێکم دروستکردنی بەس تۆ ئەتوانی مۆسیقاکەت زۆر تایبەتە ئەوەی هۆنەرەکە نەبوو لە خواردن دروستکردنا لە مۆسیقا هێلکەش ناخۆش دەرەچێ بەدەستەوە زۆر ڕاستە جۆرێکی خاڵێکمانەیە بڵێن لە میوزیکە توانین بڵێن هەیە بەڵام دەگمەنیشە لە زۆر کەسە ڕەنگەکان و تامەکان تامی شتکی لە ڕێگەی تۆنەوە ئەوە زۆرە لە دانەرە موزیکیەکان و لە زۆری لینەکان هەیە بۆ نمونە میلۆدیەک لێ ئەو میلۆدیە لەسەر پێژەیەکە سکێڵێکە تامێکە پێەیە مزرەمەنیەکە پێ تونیەکە پێ لە مێشتا مێشکە بۆ لەبری مێشک هەردوو دیوی کە کاتە میوزیکە ژەنی هەردوو دیوی هەر بڵێن لاکانی مێشکە جوڵێتەوە ئەو هەستە ئەو کارەبایاتە زیاتر مەفاعات تەفاعولاتەکە لەگەڵێکە ئێتر وێنا بۆ دروستە بێ وێنای خواردن بۆ دروستە بێ من زۆکە عەسپم کردووە لە جی ئەوەی مەشغوڵ بووم زۆکە ئیشتیام کراوەتەوە برسیم بووم لاما کاتیشە هاتوون ڕەنگ هاتوۆتە بەردەمم ینی تامی خواردنی هاتوۆتە بەردەمەوە داوانێ بەدەست زۆکە بەدەست کەسێکمان نەبێ بەڵام ئەو شتە دروستیەکە ئەو ڕاهێنان کردیان میوزیک بەگشتی میوزیک ئەو کاریگەری زۆر دەستان خۆش بێ دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ سوپاس بۆی کەمڕۆ لامان ئامادە بووی شێف ئێمە کاکە فەرید دوو بەرە دەستان خۆش بێ هەر هەبن شێف
گیان ڕەوش دەستی تۆش خۆش بێنێجا خۆی دەستیەوە خۆش. تا بڵێن خواردنەکە خۆ خۆشیان دۆست ناخۆش نەیوتان نە هەر خۆ تاقیێنە. پشی نەکردین آخر وتیەوەم داناوە دەفەرمو بیخۆن هەر هیچ بێنە شێڤ پێشەوی بەرنامەکە کۆتایی پێبێنی خۆ بێ وەنیا وەسۆی خواردنەکانی شێف عرضم لك كاكا ئەمەی منە دکتۆریان دکتۆر ئەوانی تێ قەینا دکتۆری خواردنی تۆش فەرقی نییە والله فرقي نية وای زۆر زۆر حەلیمی. لەزاتە دەست و چاوە خۆش بێ شێف زۆر 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 سپاس زۆر ماندوو نەبی ساق بە دووبارە خۆ گلەی نییە گلەی شتەکان بەجێ بێڵەوە ئەگە گلەی شتێ هەڵیگرە بۆ هەینی ئایندە لەگەڵ سەرکۆ سەحراتوانی گلەیەکە لەوە پێ بکە. بێ ڕێژەکە ئێمە لێوی إن شاء الله. نیش ئازابێت بڵە دەستان خۆش بێت دووبارە سپاس وایە دەستان ساڵ دەستی ئێوەش خۆش بۆ سپاسانەکەین کە تا ئێستا بینەری بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی ڕۆژێکی نوێ بوون هەینێکی خۆش بۆ مولایەکان وەرشاد بن خواتان لەگەڵ